بەڵە خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبم دەچمەلای تەورەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبارەت بە دەرچوونی کتێبەکە بە ناونیشانی هاوشاری پشدەر سەگی کورد و شێری میسۆپۆتامیا ئەمە ناونیشانی ئەو کتێبەیە کە نووسەر ئەرەم محەممەد خۆی نووسێتی و نووسەری کتێب ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ من تا ئامادەی پێکەوە گفتوگوی مابەتە دەکەین خۆی گفتوگوی ئەم کتێبە دەکەین کە ناونیشانەکە و ناوەڕۆکەکە و بابەتەکەش تا ڕادەیەک جیاوازە لە سەرجەم و کتێبانی کە پێش ئێستا دەرچوونە یاخۆ سەرجەم و کتێبانی کە نووسەرەکانمە لە دنیای ئەمڕۆدا بابەتی لەسەر دەنووسن و هەروەها لەسەری بڵاو دەکەنەوە. من گفتوگۆی زیاتر دەکەم سەبارەت بەم کتێبە نووسەری کتێب ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ من تا ئامادەیە. کاک ئایران سڵاو لێ باین با زۆر بەخێر بیت. زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. سپاس بۆ تۆ زۆر بەخێر بیت. دەستپێک دەستخۆشیەم بەرهەمەوە لێ دەکەم لە سەرکەوتوو بیت و کروتەنی خەرمان بەرەکەت. کاک ئایران ناونیشانی کتێبەکەت تا ڕادەیەک جیاوازە باس لە هاوشاری پشدەر دەکرێت وەکو بۆ بینەرانیش ڕوون بێت هاوشار جۆرە سەگێکی دیاری کراوە کە ئێمە لەناو کوردەواریە زیاتر بە وسەکە گەورەکان دەوترێت هاوشار. من دەمەوێت زەنەری زیاتر لە کاک ئاریان وەربگرم بزانم ئەم ناونیشانی کتێبە کە بە ناوی ئەم جۆرە سەگەوەیە بە دیاریکراوەیی لەسەر ئاژەڵی سەگە یاخود ناونیشانەکە جۆرە میتافۆرێکە ئاژەڵی سەگە بەکارهێنا خۆت ڕوونکردنەوەی زیاتر. زۆر سپاس بۆ جەنابتان. هەڵبەتە دەبێ ئاماژە بۆ بکەم کە ناونیشانەکە ڕەنگدانەوەی ناوەڕۆکەکەیەتی ئەو بەرهەم و کۆششە نزیکەی 3 ساڵ وەک بەشێک لە سەرمایی نیشتیمانی و نەتەوەی کارم تێیدا کردووە و بە سەرچاوەگەلی زۆردا گەڕاوم لە کۆی زمانەکان بۆ بن گرنگ و پڕبایەخ بووە. من لە سیفەتە کەسیەکەی خۆم دەگەڕێم کە بۆچی بۆ من جێبایەخە ممکنە بەشیش پەیوەندی بە جوگرافیای نیشتە جێبوونمەوە هەبێ بەڵام بەشەکەی تری گرنگەکەی لەوەدایە کە ئێمە هەمیشە پێمان وایە ئەو شتانەی کە ناسنامەی نەتەوە دروست دەکەن تەنها بریتین لە خاک و ئینسانەکانی لە کاتێکدا ئەوەی فۆرمەلەی ناسنامەی نەتەوەیی دەکا ئەوەی شوناسی نەتەوە لە ئاستێکەوە بۆ ئاستێکی باڵاتر بەرز دەکاتەوە کۆی ئەو شتانن کە لەسەر خاک و لە چوارچێوەی جوگرافیا و جیۆپۆلیتیکی ئەو وڵاتەدا وجودیان هەیە وەک چۆن نەوت گرنگە وەک چۆن سامانی سروشتی گرنگە ئاوا ڕوحلەبەر و مەخلوقەکان گیاندار و ئاژەڵەکانی تریش هەمان ئەو ناسنامە دووپات دەکەنەوە بە تایبەتیش ئەگەر ئەو بوونە یا ئەو گیاندارە خواکردا ئەگەر تەنەها مۆرک و جینات و دیئێنئەیەکەی پەیوەست بێ و بەستراوێتەوە بە خاکەکەی ئێمەوە سەگی هەوشار یا سەگی پشدەر با گرنگ و باخەکەی بەوە هەیە کە ئەوە قسەی مێژوو نییە بە تەنها من دەیکەم بەڵکو قسەی زانستیشە لە ڕێی شیکاری دیئێنەی بەشێکی زۆر لە ئەو سەگانەی کە ئێستا لە ناوچەی پشدەرەوە ماون سەلمێنراوە کە لە ڕەسەنترین و پاکترین جۆری ئەو نەژادانەی سەگن کە لە میسۆپۆتامیا و لە سەرەتاکانی ژیان لەسەر گۆی زەوی لە قۆناغی ڕاوکردنەوە ئەو جۆرە سەگانە هەر هەبوون و بە پاکی و بێگەردی ماونەتەوە. کاک ئایران بۆچی لەناو هەموو ئاژەڵەکاندا ئێستاگەت هەڵبژاردووە کە لە کتێبەدا باسی لێکە خۆ بە وردەکار بە دیتێڵەوە زەنەری لەسەر بخێتەوە و لە نێوشیاندا هەوشار سەگی هەوشار هەڵبژاردووە خەڵەتەمە ڕەگەر بەشێکی پێویست بێت بۆ مێژوو زانستی کە ئێستا باس کرد. ئەوە من هەموو جارێ ینی هەر بابی جددی نەبێ هەموو جارێک کە پەلەوەڕێکێ لای ئێمە قەلی پێدەڵێ لە هەندێک شوێن پێ دەڵێ عەلەشیش حەوت نەتەوەی دنیا هەریەکە لە کۆڵخۆی دەکات و یەک پێ دەڵێ قەلی تورکەکان پێ دەڵێن قەلی ئەڵمانی ئەڵمانەکان پێ دەڵێن قەلی نەرویجی و حاڵکەس خۆی ناکە بە سەحەب. ئێمە زۆر جاندار و ئاژەڵ و ڕوحلەبەری تر لەو خاکی ئێمەدا هەن بەڵام یەقین نین کە ناسنامە و شوناسەکەیان بەسترابێتەوە بۆ خاکە مەسەلەن زۆرێک لەو پشیلانە کێمە ناویان لە دنیای پشیلەی کوردی لە دۆکۆمنتاریەکانی ناشنال جیۆگرافیک سەلمێنراوە کە ئەوانە ئەسڵ و فەسڵیان بۆ خاکی میسر دەگەڕێتەوە ڕاستە پشیلەی قبتیەکان فرعونیەکان پشیلەیەکی معروفن ینی شیراز بە پشیلەی خۆی دەناسرێتەوە مثل هیمالای بە پشیلەی خۆی دەناسرێتەوە مەسەلەن زۆرێک لە پەلەوەرەکانی تریشمان لە ئاژەڵەکان و گیاندارەکانی تریشمان جگە لە سەگ زائیدەن ئەسب کە دوو تایپی کوردین کورد دەتوانێت ئیشان تێدا بکە هیوادارم خەڵکانێک کە پسپۆڕیەکان ئەو مەجالێ بتوان لەسەر ئەسپ و بەشێک لەو فەرەنگانەی تریش قسە بکەین زۆر جار خەڵک ینی بە چاوی بچووک سەیری ئەوە دەکا بەڵام ئێمە بیرمان نەچێت ینی ئێمە لە تورکیا دەوڵەتتر نین ئاوە لە تورکیاش ینی نەتەوەی خۆمان خۆش ناوێ
سیر بکەن تورکیا هەمان ئەو نەژادی سەگانەی کە لە کوردستانەوە بردوونی ئێستا خۆی کردو بە خاوەنیان لە ئەنجومەنی نوێنەرانەکەی کە پەرلەمان دەکا سێ یاسای بۆ پاراستنی نەژادی ئەو سەگانە دروست کردووە بەڵام ئەگەر لێرە لە پەرلەمان و لە لیژنەی لەو لیژنەی مختەز بپرسی ڕەنگە گاڵتەی پێبێ بۆ پاراستنی نەژادی گیاندارێک یاسایی هەبێ یا گفتوگۆ لەسەر یاسایەک بکە ئێمە دنیا بەس لە شتەقەبەکاندا دەبینین دنیا تەنها لە کای سیاسیدا دەبینین بە نووسەرتەوە بە سیاسیتەوە بە ئەدیبتەوە بە هەموو ئەوانەوە بۆچی کاک ئارامە خۆشی پرسیارەکە بۆچی نووسرانی ئێمە گرنگی بە ئاژەڵ نادەن گرنگی بە ژینگە نادەن یاخود گرنگی پێ ئەدەن بەڵام بەراورد بە کایەکانی دیکەی کۆمەڵگا گرنگەکە لە ئاستی پێویستانە خۆی من ئیشی خەڵک بچوک نەکەمەوە بەڵام کای سیاست بۆ نووسین زۆر حازر بەدەستە ینی کۆمەڵێک ڕستە هەیە و کۆمەڵێک جۆری شیکار هەیە و کۆمەڵک بە دوواداچوون هەموو خەڵک دەتوانێت بیکە بەڵام شتانێک کە پەیوەندی بە پرسی ژینگەیە لەبەرەوەی کتێبخانەی ئێمە زۆر لاوازە سەر چاوەمان لەبارەوە نیە یعنی بە زەحمەت خەڵک دەتوانێت ئیش لەسەر ئەوە بکە چکە دەزانم قورسات ینی بەڵام ینی بەدیلیش هەیە مەزان کۆمان هەیە ناوەندە ئەکادیمیەکانمان هەیە ئەو شتان ئەو جۆرە بابەت و بوارانە ناوەندە ئەکادیمیەکان دەکرێت هانی خوێندکار بدەن بۆی لەسەر ئەو کایانە ئیش بکەن خۆشبەختانە لە مەراسیمی چوارڕۆژی ڕابردووم دوو کەس بەشداریان لە گفتوگۆکاندا کرد یەکێکیان هەڵگری بڕوانە نامەی ماستەر بەشێکی لە ماستەرنامەکەی تەرخان کردووە بۆ ڕنگدانەوەی وجودی سەگ و ئاژەڵ لە ڕێنووسی مێخیدا و لە دیواربند و بەردە هەڵکۆدراوەکانی شارستانێتی میزۆپۆتامیا کەسێکی تریش گوتی خوێندکارێکی ماستەریە دکتۆرا بوو ئەگەر هەڵە نەبم گوتی بەشێکی تەرخان کردو بۆ ئەوەی چۆن لە بواری جادووی و پزیشکی لە شارستانێتی دۆڵی دوو ئاوان ڕەنگی داوەتەوە کاک ئاران دواتر باسێک لە مێژوش دەکەیم زانین ئایا ناوهێنانی سەگ لە ڕابردوو لە مێژوودا چۆن بووە میزۆپۆتامیا چۆن سوودیان لە سەگ وەرگرتووە خۆت گرنگی ئەم سەگانە تابری سەگی پشدەر لە مێژوودا چی بووە بەڵام بەدەر لەوە دەمێت باسی تایبەتمەندەکانی سەگی پشدەرمان بکەیت بەڕاستی لە کتێبەکەتەوە بە ودی باسی دەکەیت یاخود کە بەشێکە لە مێژوو دەمەوت تایبەتمەندیانە بزانین کە لە سەگی پشدەردا هەیە لە هاوشارە پشدەرەکاندا هەن و ڕەنگە ئێمە زاناریمان لەسەری نەبێت یاخود تاسە نەمازانی بێت کە ئەم جۆرە سەگانی ئەم مەتیقەیە ئەمە تایبەتمەندیەکانێتی لە ڕاستیدا من لە کتێبەکە بە 13 بۆ 14 خاڵ ئاماژم بە تایبەتمەندیە جەستەیی و ناجەستەییەکانی ئەو جۆرە لە ئاژەڵداوە لە جۆری باڵای لە شێوەی کلکی لە جۆری زایەندی و قۆناغەکانی ئاوزبوون لە ڕەفتارە کەسیەکانی هێمنی و لەسەر خۆیی لەسەر ئەو شتەی کە ئەوەی من زانیاریم هەبێت لە هیچ جۆرەی سەگی تری دنیادانیە کە پەنجەیەکی زیادەیە کە پێی دەوترێت گورگ خنکێن یعنی پێکهاتە بایۆلۆژی و جەستەییەکانی لەگە پێکهاتە ڕەفتاریەکانی لە هیچ جیناتێکی تر ناچێ لەبەر چی لەبەرەوەی من وتم چەند دکتۆرێکی بەڕێزی ڤێتەرنەری چەند ساڵێک پێشستا فەحسی جینات و DNA بەشێک لەو سەگانەیە کرد دەرکەوت کە سروشتی و پێکاتی ئەو جۆرە لە سەگانە هەمان ئەو جۆرە سەگانن کە لە میسۆپۆتامیا بوو لەبەرەوە تەفرات و بازدانی جینی گەورە بە سەریاندانە هاتووە لەبەرەوە تایبەتمەندی جەستەییەکانی ناکرێت خاڵ بە خاڵ هەمووی وردەکاری بدەمێشی کاری بکەم بەڵام بەمانای کەلیمە جیاوازن لەگەڵ سەگەکانی تری ئەو ناوچەیە و دنیاژ ینی لە قەوقازیا و تبتەوە هەتا دەگاتە تورکیا و ئێران و هەتا دەگاتە ئیسپانیاش فۆرم و شێوەیان جیاوازە لە یەکتر. بەڵێ بەڵێ کاک ئاریان ئەگە بێت هەسەر باسی کتێبەکەت دەمێت پرسیاری ئەوە بکەم ئایا قەت هەبووە یاخود بەبێ و ئامرانەی کە لای تۆ هەن هەبووە لەم جۆرە سەگانەدا تونند و تیژی ڕوویدا بێت بەرامبەر بە منداڵ بەرامبەر بە گەورە یاخود حاڵاتێکی نەخوازراوە هەبووە لەم سەگانەدا هەرگیز ینی سیرکە یعنی ئێمە نابێ دەستکاری سروشتی هیچ ئاژەڵێک بکەین و هیچ گیاندارێک بکەین ئەرک و وەزیفەی سەگ لە بە هەردوو شێوەکەی بریتە لە
سەگی پاسەوانی و سەگی شوانکارە ئەوان پارێزگاری لەو جوگرافیایە دەکەن کە پاسەوانی دەکەن لەبەرەوە حاڵەت هەبووە پەلاماردان لە چوارچەوەی جوگرافی بەڵام ئەوەی ئێستا دەیبینی بەداخەوە بەوەی کەرکووکیشەوە ئەوانە فۆر جۆرێکی تری سەگن کە سەگی سەرشەقام یا سەرجادەیە سەگی بەڕڵام پێدەگوترێت کە ئەوەش لە نەتیجەی ناهۆشیاری مامەڵەکردنە لەگەڵ بەڵێ زۆر سپاس بۆ نووسەری کتێب ئارام محەممەد سپاس بۆ تۆ سپاس بێکە لە بانەمڕۆی کوردستانی زەگەڵ ئێمە ئامادە بوویت هەر سەرکەوتوو بیت.